ئێمە سەردانی چاکسازی ژنان و مناڵانی سلەیمانیمان کرد بۆی لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفت و داواکاریەکانیان ببین. دیارە بەداخەوە بەهۆی کۆڕۆناوە ماوەیەکی زۆرە و بۆ حومانگ ئەچێت کە سەردانیکردن بۆ لایەن نەماوە، هەروەها مۆڵەتی سزادراوە نەماوە کە بڕۆنە ناو خێزانەکانیان. ئێمە لە 28 دوو سەردانیکردن و مۆڵەتمان ڕاگرتووە کە ماوەیەکی زۆرە. ئێمە تێگەین لاوەی کە سوکارەکانیان لە ژێر فژارێکی دەرونی گەورەیان، هەروەها سزادراوەکان خۆیان کە ناتوانن کە سوکاریان ببینن بەداخەوە بەوەی کۆڕۆناوە. ئێمە ئێستا لە ڕێی ڤیددیۆوە ڕۆژانە قسە لەگەڵ کە سوکاریان ناکەن بۆ کەمکردنەوەی بارودۆخی دەرونیان. سەرجەم کێشەکانی جۆمان لیان بوو، ئەوەی کە کێشەی زۆر دیار بوو ئەوەیە کە کۆمەڵێک ڕاگیراو هەیە لێرە کە ماوەیەکی زۆرە لێرە ماونەتەوە و دادگایی نەکراون. هەروەیە ئێستا قسەم لەگەڵ بەڕێز سەرۆکی دادگای سەیمانی کرد، داوای لیستەکەی کرد کە بە زووترین کات کارەکانیان بۆ جێبەجێ بکرێت. بەگشتی سەبارەت بە بەڕێوەبەراتێکمان لە ڕووی تەندروستی کێشەیەکی ئۆتۆمانی و تا ئێستا خۆشبەختانەیش حاڵەتێکی نەخۆشی کۆرۆنا تۆمار نەکراوە. بەڕێز جەنابی وەزیریش سەردانی ناوخۆڵەکانی سزادراوانی کرد و خودی خۆی بەتەنیا لە نزیکەوە گوێی لە سکاڵا و کێشەی سزادراوەکان گرت. هیچ کێشەی شێوتۆیان نەبوو. ئەوەندەی کە خۆی باسی کرد ڕازی بوون لە ئیدارەکەی ئێمەش هەموو هەوڵێکە خێنە سەر کار بۆ ئەوەی کە بتوانین خزمەتیش پێویستیان بکەین، ئەوەی کە لەسەر شانمانەوەکو خزمەتکردنی سزادراوان پەیامێکە بیگەینە جێی خۆی.